والله زۆر گرانە ئاو هەزارێ ئاو کارە باو چست هەبک ئەوە نایە عەساب ناکری خواردن وەچی برنج و شەکرەوە فەردەی شەکرم بە 27,000 دەکری ئەڵام بە 50,000 ئەجا هەمیەوە دوو قات و سێ قات و تەنەکە ڕوون بە چاردەونی و سەردەمەک ئەڵام بە 26,000 دیارە شامکە کابرای ئەگەر ئێرە شتۆکەچی دێ دەستی بەتەمایەوە چی هەیتی چی پارەی لە بەرچ ئەلان دە کەس وگەڕێ کەس چی لە بەرکە هیچی لە بەرچ ئەرێ وڵاو ئەگەر توی شەکە نەبیێ هاتە فەوتی معاش و شتەکە نەبێ ئەرێ وەڵڵا ئاخی دەرەزە گرانیە چ بەکڕێندێ تەماشامەوە ئەگەی کە کاسیبێکی نەبێ هاتە فەوتی بەرێ زۆر گران بووە بەرێ هەمش گران بوو شەکر بە 1,000 بوو هەموو 1500 دینار دەبوو فەقر پێی ناکڕێ دەورە دێ پێی دەکڕێ نییە ناوەلا هیچ شتێک نییە لە کوردستان خۆشی نمایە زۆر قورسە زۆر قورسە قورسیان کردێ بە زیوادارم و خۆی لێ بکەنەوە ئەشیەکان چکە خەرک زۆر فەقیرە خەرک وای کرێتی دیناریان نییە بەخوا شخصم دیدە بۆ چاوی خۆم دینار نییە لە مار خەسکە بەخوای نییە نیە لەو فەرمە قەیرانە هەیە هیچ شتێک نییە ئەمێن ڕوونمان دەکرێت بە 2,000 دینار سەوی 2,000 دینار ئەوە زەحمەتەیدان دەفەرموودێ ئەو کارەکە دەگەڕێتەوە سە حکوومەتی شتەکان ئەرزانکەنەوە چ خۆی لێ بکەنەوە بەنسبەتی خەڵکی کاسبکارەوە خراپە باش نییە نرخەکان گرانە نرخ گرانە بەڕاستی خاستن وەکو گۆشت و ئەوانە گرانە وەکو مەنتوج بڵێن غازە نەوت ئەوانە زۆر گرانە بەنسبەت بازاڕەکە و ئاخر دەرەجە خەڵکەکە گرانە ئەو شتان بەنسبەت خواردنەوە خواردن باشە ینی هەرزانە سەوزە و تەڕۆمەڕە هەرزانە بەس وەکو شتەکان تر وشکەکان گرانە